بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. لخزمت كتابي نيابي الأذكار إمام النووي قيشتون أنت ذكر كان بيانيان وإيواران هندي الذكر كان لخزمتي أنا بوين لخزمت هندي اشترى أبين فرمايشتي كينا وإمام النووي لكتابي أذكاره أفرمي بيغمريان صلى الله عليه وآله وسلم همو بيانيك إذا أصبح قال كبياني أكردو أي فرمو أصبحنا على فطرة الإسلام بياني ما نكردو لسار فطرتي إسلام وكلمة الإخلاص لسر وشي لا إله إلا الله بياني ما نكردوت ودين نبينا محمد صلى الله عليه وآله وسلم ولسر ديني بيغمبر من محمد صلى الله عليه وآله وسلم وعلى ملة أبينا إبراهيم عليه الصلاة والسلام حنيفا مسلما ولسر ملتي باوكمان إبراهيم عليه السلام بربيان من كردتوا كأو باكو بيقردو مسلمان بوا وما أنا من المشركين يان خوم باكو بيقردو مسلمانم هيج كس يقنيم نفر يقنيم فرد يقنيم لواني كشريك بوخوا قرار أدن. طبعا فطرات همو إنسانك كومل الصفات تايبتي خويه أم صفات التايبتيانا كهلا منالي ولا قليان أكات فطرتي إنسان همو إنسانك نموني فطرت لخزمتنا عرسكم شتيكي بيني كجي سرمان ببيئكن أما فطرتي إنسان شتيكي محزوني بيني غمي دايا أقري أما صفتي إنسان فطرتي إنسان أو هاي أخوة واي خلق كردو فطرتي إنسان كاتي كشتيكي بيني حالتي قوم هاورك فطرة الإنسان بشر لفطرتي إنسان بريتي الإسلام پیغمبرجان صلى الله عليه وآله وسلم فرمي همو منالق لسر الإسلام لدايق بي باوكو دايكي كان يهودي ونصاري نصارى ومشرك وملحد كاري دايكو باوك زور قوري هشتنوي فطرتي أو من الله لسر دين داري بويتو الله أصبحنا على فطرة الإسلام من بياني مكرتو لسر فطرتي إسلام لسر كلمة إخلاص أما بياني مكردو أم فرماشتا كلمة اختيايا ودين نبينا محمد يفرمي هو بيان پیغمبرجان صلى الله عليه وآله وسلم أما يفرمو خوي أي فرمو ودين نبينا محمد هندي لزانا فرميات شون أبي خوي بلي لسر ديني پیغمبر كمان محمد أخي پیغمبر كمان أو خوي ناقريتو أفرمي أما يبويا وتو پیغمبرجان صلى الله عليه وآله وسلم إمام النووي أفرمي بويا بدنجي برزو تويتي تاوهو خالق بزاننو أبو شوازة بلين فرمايشتي كتير أفرمي كبر بياني أكردوا بيغمرجان صلى الله عليه وآله وسلم أفرمي أصبحنا وأصبح الملك لله بربيان ما نكردوا هرشي ملكي شبربياني كردوا هي خوايا هي أمنية الحمد لله سباس بو خوا والكبرياء والعظمة لله قوري وعظمة بس بو خوايا والخلق والأمر والليل والنهار وما سكن فيهما لله تعالى هرچی خلق و دروست کراوه هرچی فرمان و امر هي همو هي خواه جل جلاله هرچی ادیان هي همو هي خواه جل جلاله شو روش وما سكن فيهما هرچی ساكن أبي لشو روجاو هي من أبيتوا لله تعالى همو هي خواه اللهم اجعل أول هذا النهار صلاحا خواه سرتي أمر جمكر صلاح دين داري وأوسطه نجاحا ناورسك شبك النجاح سركوتني من وآخره فلاحا آخري أمر جنبه بكرة روجي الرزقاري يا أرحم الراحمين خوش بختم كلا أخير يوم طبعا إنسان سرتابر بيان دس بيكا كأجر هاتو نيجي بياني جيبجي كردو ورقو بيكو أذكار وأورادي خويخين أو صلاحي بيانيتي دواتر بيستي بكاروبارة جيانا برو لبازارة إيشكا برو لفرمانكتا إيشكا بخوين روا هيج كار الدنيا أو النجاحي توي آخر كشي كاتك أخويته وأبي فلاح أبي خوش بخت بي أو رجاء الحمد لله أمره كم تنين رجاء جناه بس منا جزراوة أو ندتشا كم زياتر إلا جناها كانوا يا أرحم الراحمين أبو شو أزم لبك لفرمايش تكتراك سندكية ضعيفة أفرمايش كسي بيانيان سيجر بلا أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم سئة إلى سورة حشر بخيانه أفرمي وكل الله تعالى به 70,000 ملك يصلون عليه حتى يمسي حتى هزار ملائكة صلواتي لأدن حتى وكو إيوار أكاتو أجر مرت بمردنك الشهيدان أمره أجر إيوار شكر دوا
ئەفەرمێ بە هەمان شێوازە تا بەیانی 7,000 مەلائیکە بۆ شێوازە سەڵەوات لەسەری ئەدەن. ڕیوایەتەکە سەنەدەکەی ضعفێکی تایە، بەڵام ئیمام فەرمووی لە ئەوڵی کتێبەکەیەوە لە ئەذکار و ئەوڕادا لە تەرغیب و تەرهیبە ئەو فەرمایشتانی کە ضعفێکیان هەیە بەڵام ضعیف جدەن نین، زۆر ضعیف نین، تەنها ضعفێکی بەسیطیان تایە، فەرمووی ئەوانە ئیشیان پێ ئەکرێ و کاریان پێ ئەکرێ، ممکنە ئینسان بتوانێت ئەم ذیکرە بخوێنێ. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەر جێشێکی بناردایە ئەمری پێ ئەکردن کە ئاەتی پیرۆزی سوورەتی مؤمنون لە 115 کە ئەفەرمێ ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثا، ئەو ئاەتە هەتا کۆتایی ئەمری پێ ئەکردن کە بەیانیان و ئێواران بیخوێن هەتا وەکو ئەگەڕێنەوە. ئەفەرمێ کە ئەمان خوێن هەم غەنیمەتمان دەسەکەوت کە هەم بە سەلامەتیش ئەگەڕێنەوە. بۆی ئینسان لە سەفەری دووریە دائما ئەو ئاەتە بخوێنە ئینجا بڕوە سوورەتی مؤمنون ئاەتی 115. فەرمایشتێکی تر پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەموو بەرەبەیانی ئەم دوعای ئەکرد، ئەی فەرموو اللهم إني أسألك فجأة الخير وأعوذ بك من فجأة الشر. خوایا من داوات لێ ئەەکەم تووشی خەیری کتوپڕم کە پەنام بدە لە شەڕی کتوپڕ. طبعا خەیری کتوپڕ گەورەترین چێژی هەیە، شەڕی کتوپڕیش ناڕەحەتترین شتە. دۆستێک خۆشەویستێکی لەدەستدا بوو، زۆر ئەگریا، منش دڵخۆشیم ئەدایەوە، ئەی ماوەسە خۆم بۆ حازر نەکردبوو. طبعا ئەوە فوجئەتی شەڕە، خۆت بۆ حازر نەکە کتوپڕ شتێک دێتە ڕێت بەلاتەوە زۆر قورس و زەحمەت. فوجئەتی خەیریش بریتە لەوەی ئینسان کتوپڕ خۆی گەورە ئەیخا بەسەر خەیرێکی زۆر گەورەیە. فوجئەتی خەیر زۆر شتێکی جوانە لە حیاتی ئینسانە، هەموو بەرەبانێ اللهم إني أسألك من فجأة الخير وأعوذ بك من فجأة الشر. خوایا داوای فجأەتی خێر لێ ئەەکەم پەنام بدە لە فجأەتی شەڕ. فەرمایشتێکی تر پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە ئەنەسەوە ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ڕووی کردە فاتیمە و پێ فەرموو، فاتیمەی کچی، فەرمووی ئەی فاتیمە چی وای لێ کردووی کە بە گوێم نەکەی شتێکە وەسیەتت بۆ ئەەکەم؟ ئەڵێ فاتیمە سەری سوڕما، فەرمووی وەسیەتت بۆ ئەەکەم، بەیانیت کردەوە یا ئێوارە بڵێ یا حەی و یا قەیوم. هۆ پەروەردگارە کە یەکێ لە صیفاتەکانە حەیات ئەبەخشیتە ئینسان، یا حەی و یا قەیوم. ئەی ئەو کەسێک کە قەیومیەت و هەستانەوە بە ئینسان ئەدەی، بکە ئەستەغیث یا بڕەحمەتیکە لە ڕێواتێکە ئەستەغیث، خۆیە بە تۆ هاوار و هانا و سکاڵام هەمووی بۆ لای تۆ بەرزەکەمەوە. فأصلح لي شأني كله، خۆیە هەرچی کردەوەی منە، هەرچی ژیانی منە خۆ دڕێکی خەبۆم چاکە. ولا تكلني إلى نفسي طرفة عين، خۆیە بە ئەندازی چاوتروکانێک نەمدەیتە دەستی خۆم. ئینسان کەمتر لە چاوتروکانی لە دەستی خۆیە فەوتاوە. خۆیە هەموو خۆت کارەکانم بۆ بەرەسەر، بۆ بەڕێوە بەرە، هیچی مەدەرە دەستی خۆم. وشەی یا حەی یا قەیوم یەکێکە لەو ناوانەی کە هەندێک لە عولەما فەرمانە ئیسم الله الأعظم بریتێ لەو دوو کەلیمە، ناوی خوای عەظیم ئەوەیە. طبعا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ رب العالمین ناوێکی هەیە پێوتە ئیسم الله الأعظم، هەر کەس دوعا بەو ناوە بکە خوای گەورە جوابی ئەدات. زۆرێک لە زانایان فەرمانە یا حەی یا قەیوم ئەو ناوەی خوایە کە هەر کەلیمێ داوای پێ بکەی لە خوا جوابت ئەداتەوە. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن تەیمیە بێ، ئەفەرمێ ئیبن قەیم بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ ئیبن تەیمیە ئەی فەرموو بەینی نوێژی بەیانی هەتاوەکو قامە دەکرێ، نوێژی بەیانی کە بانگ دراوە سنەتی نوێژی بەیانیەکەی هەتا قامەت، هەر کەسێ 40 جار هاوارکە یا حەی و یا قەیوم بڕەحمەتیکە ئەستەغیث خوا دڵی زیندوو ئەکات، ئەگەر مردە بێتیش ئیلا زیندوو ئەبێتەوە دڵەکەی. ئەفەرمێ من تەجروبەم کردووە ئیمام ئیبن قەیم ئەم کەلیمەی ئیبن تەیمیە تەواو. طبعا ئەمە فەرمایشتی لەسەر نەهاتووە، زۆر کات لەگەڵ گەنجە ئەڵێم کاکە مەرج نییە هەر شتێک بڵێ ئیلا دەقێکی قورئان یا سونە لەسەری هاتەبێ. ئەوە تەجروبەی عالمێکە لە عالمەکان لە ئەذکارە لە عیباداتە و پێشی ناوەترێ بیدعەت. زانایەک لە زانایەکان خۆی ئەم تەجروبەی کردووە لە خزمەتی ئەم ذیکرە. ئەوە تا پیاوێکی وەکو ئیبن تەیمیە چەند متەمەسیک بە سونە ئەوە ئەفەرمێ ئەم کەلیماتانە بڵێ دڵەکەت ئەگەر مردە بێت زیندوو ئەبێت. وشەی حەی حەیاتە، بۆی هەندێک نەخۆشی زۆر ناڕەحەت هەیە ئینسان یا حەی یا قەیومی زۆر بەسەریا بخوێنە، بۆی حەیات بکەوێتەوە بەرەوە، بەتایبەتی نەخۆشە کوشندەکان
کەلیمەی یا حەی و یا قەیوم زۆر گەورەیە ئینسان ناتوانێت لە خزمەتیە بە وتارێک و دووتار تەواویکە ئەمەی کە عازم کردن بەشێکی تر و پشتێکی تر بوو لەو فەرمایشتانەی کە ئیمامی نەووی لە کتێبی ئەذکارە بۆ ذیکری بەیانیان و ئێواران بۆ ئێمە باس کردووە هەتاوکو کاتەکانمانی پێ بڕازێنینەوە و ڕەب العالەمین لە خۆمان ڕازیکەین بەم وشە و بەم کەلیماتانەی کە خۆراکی بەیانیانمانە خوای گیان داوات لێ ئەەکەین ئەم کەلیماتانە و ئەم فەرمایشتانەی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم لە خزمەتیا بووین بیکەرە چرایەکی ڕۆشن بۆ ژیانمان یا ڕەب العالەمین بیکەرە چرای ڕۆشن بۆ ناو گۆڕمان یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان بیکەرە چرای ڕۆشن لە ڕۆژی قیامەت و شەفاعەتکارمان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای داوات لێ ئەەکەین ئەم کەلیماتانەی وتمان بیکەرە ڕەحمەت و بەرەکەت بەسەر هەموو ملەتی کووردا بیبارێنە یا ڕەب العالەمین بیکەرە ڕەحمەت و بەرەکەت بەسەر هەموو ئومەتی پێغەمبەری خوای صلی الله عليه و سلم بیبارێنە یا ڕەبی خوای داوات لێ ئەەکەین لەسەر جەم گوناهەکانمان ببوورە عاقبەتمان پڕخێرکە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ یا ڕەب العالەمین خوای لە فتنەکان لامان بدە یا ئەکرەم الئەکرەمین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش و ئێوە ژبوری خوا لەمان قبول کە